بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد برزان یەکێک لە هۆکارەکانی سەعادەت و بەختەوەربوونی ئینسان ئەوەیە کە ئینسان بەردەوام ڕەبتی لەگەڵ خوای خۆی هەبێت لەگەڵ خالقی خۆی هەبێت ڕەبتی لەگەڵ ئاسمان هەبێت پەیوەندی بینی خۆی خوای نەپسڕێت لە ئاستی هەفتەدا لە ئاستی مانگدا لە ئاستی ساڵدا لە ئاستی تەمەندا ئەمانە هەمووی وێزگانێکن بۆی کە ئینسان بیان کاتە وێزگەی ئیتیساڵ و پەیوەندی لەگەڵ پەروەردگاردا ئەگەر سەرنج بدەین لە شەو ڕۆژدا خوای تەعالی شەوی داناوە بۆ هەڵەکارانی ڕۆژ ڕۆژی داناوە بۆ هەڵەکارانی شەو لە هەفتەدا جوموعەی داناوە بۆ تەزکیر و یادخستنەوە لەسەر ئاستی هەفتە لە مانگدا 13 و 14 و 15 مانگی داناوە کە پێیان دەوترێت ئەیام البیض لە ئاستی ساڵدا ڕەمەزانی داناوە لە ئاستی هەموو تەمەندا حەجی داناوە ئەمانە هەموویان وێزگانێکن بۆی ئینسان وەسڵکەم بەرەو خوای پەروەردگار و لە سەروی هەموو شیانەوە کە ڕۆژی 5 جار دووبارە دەبێتەوە بەلای کەمەوە نوێژەکانە فەرزەکان ئینسان خوای تەعالی ناوی لە نوێژ ناوە سەڵات لە سیلەوە هاتووە سیلەتون بەینە العەبدی وەڕەبیه ئەمە پەیوەندی و عیلاقەیە لە بینی خۆت و پەروەردگارتدا ئینسان ئەزانی چه شەڕەفێکە ئەوها بەبێ واستە و واستەکاری بتوانی بێتە حوزوری خوای پەروەردگار هەست بەم ئیعزاز و هەست بەم نەفس بەرزی و هەست بەم ڕۆحە بەرزە بکەی لە خزمەت خوای پەروەردگاردا بۆیە ئەگەر دەمانەوێت ئێمە شیفای دڵ و دەروونمان شیفای خەم و شیفای ئەو کێشە و مەشاکیل و خەمانەی کەوا سەر لە ئینسان دەکەن لە ئەنجامی ناخۆشی لە ئەنجامی قەرزاری لە ئەنجامی کێشە لە ئەنجامی سەرنەگەتی مەشروع پرۆژە لە ئەنجامی بەساڵات چوون و تەمەندا چوون و دەستەوی خەبوون لەگەڵ نەخۆشیەکانت هەموو ئەمانە زۆر جاروا لە ئینسان دەکەن خەریکە دووچاری ئەس دەبێت بەڵام کە پەروەردگارێکی میهرەبان پەروەردگارێک لێوان لێو لە گەنجینەی لێ خۆشبوون و ئەمەل و هیوا و تەفاعول بەڕاستی ئەمەوا لە ئینسان دەکا کەوا خەمەکانی لەسەر بڕەوێتەوە تەپوتۆز و غوباری بێتاقەتی لەسەر نەمێنێ هیوا و ئەمەل و هەڵسانەوەیەکی بەبەردەدا اینجا دووەم شت ئەوەیە کە ئێمە ڕابردوو لە بیرکەین بەو ئیعتیبارە کە ئێمە فرمێسک و ئەسرین و خەم لەسەر ڕابردوو نەخۆین مەلەفی ڕابردوو داخە مەگەر بۆ دەرس و پند و عیبرەت ئەگەر ساڵانێک لەدەست چووە ئەگەر تەمەنێک لەدەست چووە ئەگەر خوا تووڕە کردووە لە عیاذ بالله لە ڕابردووتدا ئەگەر نوێژێکی زۆرت چووە ڕۆژوویەکی زۆرت چووە هاوڵ و هاوڕێ و هاودەمی خراپت هەبووە کاتێکی زۆرت بەزایع داوە بۆ ئەمە لای لێ بکەوە بۆ ئەوی لە ئێستادا تەعویز بکەیەوە قەرەوی بکەیەوە بە دانانی پلانێکی تۆکمە ئەگەر بۆ ئەوە بێ فرمێسک لەسەر گوناهەکانی ڕابردووت بڕێژی بۆ ئەوەی ڕووپەری ڕەشی پڕ گوناهەکانت بسڕیتەوە ئەمە قەینا و ئەگەر ناکرێ ئینسانی عاقڵ و ژیر لە ڕابردوودا بژیت اینجا مستەقبەل و ئایندە و داهاتوش بیری لێ مەکەوە لێی مەپەڕەوە ئەتا ئەمر الله فلا تستعجلوه خوای گەورە دەفەرمێ ئەو قەدەر و ئەو فەرمانانەی خوای پەروەردگار کە بڕیاری داوە لەسەر چارەنووس و ئایندەی تو هەر دێت کەواتە بۆ پەلە بکەین کەواتە بۆ خۆمان ناڕەحەتکەین اینجا ئێمە لە کۆمەڵگەیەک داین نە کۆمەڵگەیەکە بە مانای وشە پابەند بێ حرفیان بە قورئان و سونەت نە کۆمەڵگەیەکی غەربی و ئەوروپی و ڕۆژئاواییشە هیچ عیلاقە و دەخلی نەبێ بە ژیانی ڕۆژانەی تۆ بۆیە گرنگە تۆ خاوەنی دەروون و هیممەتێکی ئەوەندە بەرزبی خەڵک هەرچیەک دەربارە دەڵێت نابێت تۆ قسەکانی ئەوان تۆ بڕوخێنێ نابێ قسەکانی ئەوان هەڵە بە تۆ بکە نابێ ڕێی ئەوان بۆچوونی ئەوان دەربارەی ژیانی تۆ دەربارەی خێزانی تۆ دەربارەی کاروپیشەی تۆ دەربارەی هەر شتێک کەوا خەڵک لە دەوروبەرتەوە پێتەوە ماندوویە نابێ وا لە تۆ بکات تۆ هەڵەی بڕیاری هەڵە بە تۆ بدا هەنگاوی هەڵە بە تۆ بنێ و هەروەها تەسەور و تەفکیری هەڵە بە تۆ بکات دەبێ ئینسان دامەزراو بێت نابێ ڕێی خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو خەڵک بە کۆرس دەیوت تۆ شێتی داوت تۆ شاعیری داوت تۆ کاهینی داوت تۆ بۆ ئافرەت وا دەکەی دانوت تۆ بۆ دەوڵەمەندی وا دەکەی دەیان تۆ بۆ دەسەڵات وا دەکەی وەرە تۆ بەس ماڵ و خێزانی خۆت پێت بڵێن تۆ شێتی چی لێ دێت 4-5 کەس
لە گەڕەکەی خۆت پێت بڵێن تۆ تەواونی نەخۆشی نەفسیت هەیە بزانە چۆن دەکەویت ئەم کێوانە چ جای ئەوە کە ئەم هەموو خەڵکە هەمویان بە یەک دەنگ بە پێغەمبەریان دەوتشێت شاعیر و هەروەها بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبری ئەوەی لە قسەکانی ئەوەندە عەکس بێتەوە ئەوەندە هیممەت بەرز بوو هەمویانی لە خۆیدا عەکس کردەوە ئەمە کێ صفەتی کێ صفەتی ئیماندارێکی ڕاستەقینەی متمانە بوو خاوەنی دڵنیایی لە کەساتی خۆی لە عەقیدەکەی خۆی لە ڕێبازەکەی خۆی بۆیە خوای گەورە باسی ئەوانەی کە پێشڕەوی خەڵک دەکەن و دەبن بە ئیمام و پێشەوای خەڵک چێن وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون الصبر واليقين أم دوان صفات قائدا إنساني بحوصلة إنساني بصبر خوراقر وإنساني ضلنيا وخاواني يقين لو بيامكت حقا برنامجكت حقا ربازكت حقا بیر و باوەڕ و تێڕوانین و تەسەورەکەت حەقا ئەم شارەگە ئیمانی کە لەسەری دەژی حەقا هەر کاتێک وابووی قسەی خەڵک تەئسیر لە تۆ ناکە و بە هیچ شێوەیەک تۆ بە چۆکدا نایەنێ. اینجا ئینسانی مادەر هەمیشە ئیجابی بیر دەکاتەوە نەخۆشیێکی توش دێ بە کەفاڕەتی دەزانێ تووشی قەرزاریەک دەبێ بە قۆناغێکی ئانی و کاتی دەزانێت بۆەوەی نرخ و بەهای قۆناغەکانی داهاتوو بزانێت کە خوا دەروی لێ دەکاتەوە کە دەچێتە پیریەوە کە دەچێتە قۆناغی بە ساڵاتچوونەوە ئەمە بەڕاستی حورمەت و ڕێزی تێدا دەبینێ ئەو حورمەت و ڕێزەی کە خوای تەعالا پێغەمبەر دەفەرمێ ساسم إن الله حي كريم يستحي من عبده إذا رفع يديه أن يردهما صفرا بەندەیەک بە مووی سپیەوە بە پشتی چەماوەوە بە دەستی لەرزۆکەوە دەست بەرز دەکاتەوە لە خزمەت قاپی ڕەب العالەمین چۆن خوای گەورە وەڵامی ئەم هەنسک و ئەم نزا و ئەم دڵە ناسکە ناداتەوە شەرم دەکات خوای وەڵامی ئەم کەسە نەداتەوە بۆیەش ئێمەی فێرکردو کە شەرم بکەین لە مووی سپی شەرم بکەین لە بەساڵاتچوان ڕێز و حورمەتیان بنوێنین لەیسە منا من لەم یەرحەم سەغیڕەنا وەیوەقیر کەبیڕەنا لە ئێمە نییە کەسێک بەزەی بە بچووکان دانێتەوە و ڕێز و ئیحترامی گەورە و بە ساڵەتچوان نەگرێت بۆیە مامۆستا سەعیدی نورسی هەر لە بە تەجروبەی حیاتی خۆی بۆی دەرکەوت کە ئینسان کەوتە تەمەنەوە هەستی ناسک دەبێت و چۆن پێست و ئەندامەکانی ناسک دەبێت دڵی ناسک دەبێت پەیامێکی نووسی وەکو دڵاواییەک بۆ هەموو بە ساڵاتچوان بەناوی پەیامی پیران کەواتە ئینسانی ئیماندار ئەگەر لە سزنە ئەگەر گەنجە ئەگەر هەژارە ئەگەر قەرزارە ئەگەر لێو بەبارە ئەگەر بارکەوتووە ئەگەر نەخۆشە هەر چیەکە ئیجابیە ڕۆ ئیجابی شتەکان دەبینێت نەک بەس بێ خاڵە سلبیەکان ببینێ بۆیە ئەنیشتاین قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەلئیجابیون لەدەیهم حەل لكل مشکلە ئەڵێ ئەوانەی کەوا پۆزەتیڤ و بە ئیجابی و بە ئەرێنی بیر دەکەنەوە ئەوانە چارەسەریان لایە بۆ هەموو کێشەیەک بەڵام والسلبیون لەدەیهم مشکلة لكل حل بەڵام ئەوانەی کە سلبین ئەوانەی کە نەرێنی بیر دەکەنەوە ئەوانەی کەوا نێگەتیڤ بیر دەکەنەوە چی نەمانە ئەمانە کێشەیان پێ بۆ هەموو چارەسەرێک هەر لە خۆوە واقع هیچ عیبی نییە تێکیەدەن دەیشڵەژێنن خەڵک بەگژیەکدا دەکەن کێشە دەنێنەوە فەرتەنەوە فیتنە دەنێنەوە هەروەها اینجا سەعادەت و بەختەوەری بەڕێزان قەرار و یاسایەکی داخلیە دەوروبەر ناتوانێت تۆ بەختەوەرکە بەڵێ تەئسیری هەیە بەڵام هەموو شتێک نییە خۆت دەتوانی قەرار بدەیت لە ناختەوە بڵێ من خۆم ئەگۆڕم بەختەوەرم ئیجابیم خوا لێم خۆش دەبێ و هەروەها عیبادەتەکانم قبوڵن هەموو ئەم فکرە جوانانە کە حوسن و زەنیان پێدەوترێ بۆیە ئینسان دەتوانێت لە ناخی خۆیەوە بڕیارێکی سەرکەوتوانە و ناجیحانە بدات بۆیە نمونەیەکی زیندوو بیلالی حەبەشی کاتێک کە کۆیلە بوو ئەبوو بەکری سدیق ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ کە بە ئازادکەری بیلال مەشهورە ئەبوو بەکر نەیتوانی بیلال ڕزگارکە هەتا بیلال خۆی ڕزگار نەکرد ئەویش لە چیدا لەوەدا بڕیاریدا لە ناخەوە کە بە کۆیلایەتی نەژیت کە تۆ بڕیارەدا بە کۆیلە نەژی خوای گەورە دەوروبەریش وا لێ دەکە کەوا بێت تۆ ڕزگار کات بۆیە دەروونناسان دەڵێن
یاسایەکی جاذبی و کێشندەیی هەیە کە لە دەرونی ئینسانەوە نزیکەویژەوەیە. خۆت چۆن بۆ خۆت بڕوانی، چۆن بیرکەیتەوە، خەڵک چۆن لێت دەڕوانێ، ئەم تەسەورەی خۆت، ئەم تەڵقینەی خۆت وات لێ دەکات خەڵک بەم ئاراستەیە سەیری تۆ بکات. اینجا ئینسانی بەختەوەر هەمیشە بۆشاییەک، مەسافەیەک، مەودایەک لە بینی خۆی و خەڵک دادەنێت. هەم لە کاتدا کاتێک بۆ خۆی دەهێڵێتەوە تیدا پشوو بدە، محاسبەی خۆی بکە، خۆی پێ بگەێنێ، بخوێنێتەوە، لەگە ماڵ و خێزانی دانیشە حەق و مافی ماڵ و خێزان بدە، و هەروەها لە خۆشەویستیدا زیادەڕەوی ناکات. چونکە سبەینێ ئەگەر هات و زیادەڕەویت لە خۆشەویستی کرد دەگوزێم خۆشەویستە لە دەست بدەیت، دەگوزێ عاجزێکت بکەوێتە بینەوە، دەگوزێ خوا بۆ تاقیت کاتەوە. ئەی ئەو کاتە تۆ ئینهیار دەکەیت، تۆ دەڕوخێی، تۆ ئومێدێکت نامێنێ لە ژیان. بۆیە ئینسانی ئیماندار هەمیشە مەودایەک و مەسافەیەک لە پەیوەندی و لە عیلاقات واروە لە کات و لە وەختەکانی خۆی دەهێڵێتەوە. اینجا دێت تەوزیفی کاری ڕۆژانەی دەکات، واتە کارەکانی ڕۆژانەی دابەش دەکات بەسەر عیباداتی، بەسەر قورئان خوێندنی، بەسەر دەوامی، بەسەر دەرچوونی، بەسەر پێدەکردنی پێداویستیەکانی، بەسەر پشودان و ئیسراحەتی، هەروەها بەسەر ریاضە و وەرزشی. ئینسان ئەوە کاتەکانی دابەش دەکات و هەروەها وەقتەکانی زائع ناکات. چونکە مامۆستا حەسەن بە نەقسێکی جوانی دەفەرمێ الوەقت هو الحەیات. کات یعنی ژیانی تۆ، هەر لەحزەیە کە بەسەر تۆدا دەڕوا، هەر لەحزەیە کە لە عمری تۆ دەڕوا بەسەر تۆدا دەڕوات. ئەان تەئسیر لە دەم و چاوت دەکات، تەئسیر لە مووەکانت دەکات، تەئسیر لە بەقوەتی و هێزت دەکات، کاریگەری لەسەر هیمەتت هەیە. ئەمە کاتەوە لێ دەکات. ومن نعمره ننكسه في الخلق. هەر کەسێ بخەینە تەمەنەوە لە هێزی ئەندامەکانی، لە چاوی، لە گوێی، لە قووەتی جەستەیی، وارە تەنانەت لە زۆرجار لە ئازایی و شەجاعەتیشی دەگرینەوە. اینجا ئینسانی سەرکەوتوو، ئینسانی ئیماندار ئەو کەسەیە کەوا ژینگەی فاشیلان جێدەهێڵێ. کەسێک بۆتە کۆیلەی ئارەزوەکانی، ناتوان واز لە گوناه بێنێ، ناتوانێت بەسەر خۆیدا زاڵ بێ، ناتوانێت هەوڕێی خراپ جێبێڵێ، ناتوانێت ژینگەی گوناه جێبهێڵێ. ئەو کەسێکە دۆڕاوە. بەڵام ئینسانی ئیماندار ئەگەر زانی دەوروبەری لەگەڵ خۆی نایەتەوە و نانە ژێر کاریگەری ئیجابی ئەویش، ئامادەیە دەستبەرداریان بێت، کۆچ دەکا لایەن. المهاجر من هەجر ما نهى الله عنه. کۆچکەر مهاجر کێیە؟ ئەو کەسێک کە واز لە ڕەفیقی خراپ، لە کاری خراپ، لە ژینگەی خراپ و لە بیئەیەکی فاشیل دێنێ بەرەو ژینگە و هاوڕێ و بیئە و کار و کردوانێکی باش. خوای پەروەردگار لەو کەسانەمان بجێڕێت کە بەو پەڕی ئیجابی و ئەرێنی لە ژیان ڕۆژانەیاندا هەنگاو دەنێن و کاریگەریەکی ئەرێنی و جوانیشان لەسەر دەوروبەر هەیە، و هەروەها لە بری ئەوەی عکس بنەوە لە خەڵک لە خۆیاندا عکس دەکەنەوە لە ئەنجامی پەیامداریان، ئامانجداریان و هەروەها تەغییر و گۆڕانکاریەکی جوان و ئیجابیان. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.